لێرە نووسراوە شفتەی هەورامی چیە بۆم باسکە؟ شفتەی هەورامی جیاوازەکەی لەوەیە کە ئێمە بەهاراتی تایە بەکار ناهێنین، تەنها قیمە و پیاز و ئاردەکەی لەگەڵا بەکاردێت، تەنها سادەیە. تامولەزەتی چۆنە لە چاو شفتەی کە دروستەکرێ لە سلێمانیە؟ خۆماڵی تر و خۆشترە. شازە خۆشە؟ زۆر بە تاکیدی خۆشە بن. یەکەم جارمە ئەمەم بیستووە، ئەمە تا چەندێ بەربڵاوە؟ لە ناو هەورامانە زیاتر بەربڵاوە، یعنی زۆر زیاتر کوردی خۆمان یا سۆرانیەکان زۆر شارەزانین تیا، چکە تەنها هەورامی خۆی خۆ. هەورامیت؟ بەڵێ خۆم هەورامیم. خواردنێشی هەورامی زۆر تایبەتە لە لاو کە بۆ نمونە لە سلێمانیە نەبێت. شفتەی هەورامی هەیە، بەڵام خواردنێکی کەشمان هەیە پێوترێکی تەمەشکێ، شێوازێکی کولێرەیە بە کوێز دروستە، بە گوێزی هەورامی. چۆن هەورامیەکان لێرە دروستیان نەکردوێتەوە؟ دیارە زۆر بەربڵاو نەبوو، زۆر خەڵک بەدڵی نەبووە، یا زۆر چوزانم بەکاریان نەهێناوە. تۆ خەڵکی شوێی؟ مش خەڵکی هەورامانم. باسی ئەمە بۆکەم ئەمەیان چیە برنجی چیەمە؟ ئەمە برنجی ڕوبەهەنارە، بە ڕوبەهەناری خۆمانەکرێ لە ماڵەوە ئەیکەن بە هەنار. ئەیتر ڕوبەهەنار هەیە لە بازار، بەس ئێمە بە ڕوبەهەناری خۆماڵی کردومانە، تامولەزەتێکی زۆر خۆشی هەیە لەناو هەورامانە. هەورامیەکان بەردەوام بەرهەمی خۆماڵی بەکارهێنن. لە ماڵی ئەوە شەوایە؟ بەڵێ بێگومان، ینی هەموو شتەکانمان خۆماڵیە، ئەوە نییە لە دەرەوە بێنی لە بازار بیکڕین، هەموو شتێکمان خۆماڵیە. حەزت لە چی خواردنیە کە خواردنی کوردی؟ خواردنی کوردی طبعاً دۆڵمە، کەلانە، ئەمانە خۆشن. خۆ دەزانی چی دروست بکەیت؟ والله هەموو شتێکە زانم، بەس سەر و پێ نازانم. واتە بەس کێشەی دروستکردنی سەر و پێوەیە؟ بەڵێ. وتێ هەورامیم تا چەندێک گرنگە بەلا تۆ زمانی دایک، تا چەندێک گرنگی پێی؟ وڵا زۆر گرنگی پێم خاستە من ئەوەنەی گرنگی بە هەورامێکی خۆمەم، گرنگی زۆر بە سۆرانیەکە نام، چکە زیاتر بەوە ئەناسرێتەوە بۆ شخصیات و شێوازی بیرکردنەوە و داهاتوو دیاری ئەکرێت و دەرەکەوە. چیم پێڵێ بە هەورامی ئێستا؟ خاستنی وەشەنی ئاسانترینە. شتێکە پێ بڵێ کە جیاواز بێ. نازانم مەگەر ئەمەیە. تۆ بۆ نمونە ئەڵێ ئەمڕۆ بڵێ لێرە خواردنمان پێشەشی میوانەکان کرد. ئارو واردێمە پێشکەش و میوانەکان ناکەڕی. تۆ بە هەورامی چیم پێڵێ؟ بە هەورامی ئەڵێم خێر بێدەی سەر و چەمە. زۆر سپاس بۆ ئێوە.